بینەران و بیسەرانی بەڕێز لە هەر شوێنێکن سڵاوتان لێبێت من کامەران حاجە عومەر باسی ڕۆژتان پێشکەش دەکەم. باسی ڕۆژ ئەمڕۆ دوو تەوەرشرۆڤە دەکات. تەوەرێکمان تایبەت دەبێت بە سیاسەتەکانی بەرەی تورکمانی سەبارەت بە ڕەوشی ئێستای عێراق و پرسی ڕیفراندۆم لە هەرێمی کوردستان و چارەنووسی پارێزگای کەرکووک و هەروەها تلعفەر و دووس خورماتوو. ئەمە تەوەری یەکەممان دەبێت لەگەڵ ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تاوتوێی دەکەین کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵمانە. تەوەری دومی باسی ڕۆژمان تایبەت دەبێت بە پرسی بوونی حەشدی شعبی لە دەڤەری شنگال و مەترسیەکانی بوونی حەشدی شعبی لەو دەڤەرەدا لەگەڵ حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئێزیدی خان کە ئەویش لە تەوەری دومی باسی ڕۆژ لەگەڵمان دەبێت لە دەڤەری شنگالەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمان دەبێت. سەرەتا دەچینە لای میوانەکەم لە تەوەری یەکەم ئەرشەد ساڵحی کە لە بەغداوە لەگەڵمان بەشدارە. بەڕێز ئەرشەد ساڵحی بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. لە ماوەی ڕابردوودا ئەوەی تێبینیمان کردبی لەسەر سیاسەتەکانی بەرەی تورکمانی ئەوەندە بەرەی تورکمانی لە خەمی یەکپارچەی خاچی عێراقا، ئەوەندە لە خەمی پاراستنی بەرژەوەندیەکانی حکوومەتی بەغدایە لە بەغدا، ئەوەندە لە خەمی داواکاری تورکمانەکان نابیندرێ. بەو بەڵگەی کە زۆر جار ڕخنە لە ئێوە دەگیرێ چ لە سەردەمی ڕژێمی پێشوودا سەدام حوسێن کە بە هیچ شێوەیەک تورکمانەکان وەکو پێکاتەیەکی سەرەکی هەژمار نەدەکرا. تەنانەت لە ساڵی 1970 ینی ڕژەمی بەعەس باسی لەوە کرد تورکمان لە عێراق نییە، یاخود دەبێ ناسنامەکانیان بگۆڕن بکەن بە کورد یاخود بکەن بە عەرەبیش. لە سەردەمی ئێستاشدا تورکمانەکان وەکو بینیمان لەلایەن سوپای عێراقەوە بە تەنیا جێ هەڵدران. ئەو ناوچانەی کە تورکمان نشین بوون سوپای عێراق کشایەوە پێشمەرگە ئەو ناوچانەی پاراست. بەڵام ئێستاشی لەگەڵدابێ بەڕێز ئەرشەد ساڵحی ئێوە هەردا کۆچی لە یەکپارچەی خاچی عێراق و لە سیاسەتی بەغدا دەکەن. پێتان وایە بەغدا بەرژەوەندیەکانی تورکمانەکان دەپارێزێ، ئەمە بۆچی؟ شكرا جزيلا. سپاس، زۆر سپاس. وبداية لە دەستپێکدا أتحدث من باسمي بەناوی خۆم وباسم هەروەها بەناوی الشعب التركماني کەلی تورکمانی وەکو نوێنەر قسە دەکەم، نوێنەری بەرەی تورکمانی عێراقی. قناة 24 هەروەها كردستان أنا أعيره أهمية. من ئەوە گرنگی پێدانی کەناڵی کوردستان 24 بە هەند وەردەگرم کە گرنگی بە ئاشکراکردنی ڕاستەکان دەدات. ئەوەش پێویستە بۆ ئەوەی هەموو بینەری کورد لەوە تێبگەن کە هەندێ ناوەندی ڕاگەیاندن هەن کە بەردەوام دانەوێت کێشە لە نێوان بەرەی تورکمانی عێراقی و ئەرشەد ساڵحی و وەکو دوژبن بناسێنن بەرامبەر بە گەلی کورد. بەڵام کەناڵی ئێوە کەناڵێکی زۆر باشە، ئەو سیاسەتە پێی ڕەو ناکات و ڕاستەکان دەگوازێتەوە وەک چۆن هەن. منیش زۆر گرنگی بەو جۆرە ڕووماڵانە دەدەم. خاڵی کە دەمەوێت باسی بکەم ئەوەیە کە تورکمان تەواوی پارتە سیاسەکان و هێزە سیاسەکانیان ڕۆژێک لە ڕۆژەکان بە هیچ شێوەیەک هەوڵی دابشکردنی عێراقیان نەداوە لەژێر هیچ ناوێک بێت. هۆکارەکان ژمارەیەکن. بۆچی ناخوازن ئەوە ڕوو بدات؟ هۆکاری زۆر هەن. ئێمڕۆژ بە هەمان شێوە لەم ڕانگەیەوە قسە دەکەین و دڵنیای ئەوە دەدەین کە ئێمە مەترسینین لەسەر برانی کوردیش و لە بەرامبەریش ئێمە هاوکات مەترسیش نین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان. لە هەمان ڕوانگەشەوە خوازیارین کە پارتە کوردستانیەکان
هەندێکیان يشكل خطرا مەترسی على مستقبل بۆ سەر داهاتوو باشە تورکمان بەڕێز دروست نەکات. ئەرشەد ئەگەر ڕێگام پێ بدەی بۆ ئەوەی زانیاری زیاتر بە بینەران بدەین ئێوە دەڵێن ئێمە هیچ مەترسیەک بۆ سەر هەرێمی کوردستان و کورد بە تایبەت لە ناوچەکانی کە تورکمان و کورد پێکەوە تێیدا دەژین دروست ناکەین. بەڵام من دەمەوێت بپرسمیانە هەر کاتێک بڕیارێک لە سەرکردایەتی هەرێمی کوردستانەوە دەردەچێت لە هەرێمی کوردستان ینی بەرەی تورکمانی بە شێوەک لە شێوەکان لەگەڵ ئەو سیاسەتەدا نییە. ینی کورد لە ئێستادا دەڵێ ئێمە دەمانەوێ مافی کورد کە چەند ساڵە لەلایەن ڕژەمی باسی بەغداوە زەوت کراوە پێشەل کراوە بگەڕێتەوە لەوانە داوای ڕیفراندۆم و گەڕانەوەی کەرکووک و ناوچەکانی دیکە دەکەن بۆ سەر هەرێمی کوردستان. بەڵام لە بری ئەمەدا ئێوە داوای هەرێمێکی سربەخۆ دەکەن بۆ کەرکووک و پێشتان وایە کە کەرکووک ناسنامەکەی تورکمانیە. لا ليس التناقض. نەخێ بەو شێوەیە نییە. ئێمە نعادي القيادة الكردستانية. ئێمە لە دژی سەرکرداتی کورد قسە ناکەین بە پێچەوانەوە سەرڕای ئەوەی کە هەندی ئاستان لە نێوانبەری تورکمانی و پارتی دیموکراتی کوردستان هەیە، هەروەها ماوەیەکی نزیکەی 13 ساڵ بوو کە زۆر پسڕانێکە بوو لە پەیوەندەکان، بەڵام من خۆم سەردانی بەرز مەسعود بارزانیم کرد، هەروەها سەردانی تەواوی پارتە کوردستانەکانیشم کردووە بۆ ئاسایکردنەوەی پەیوەندەکان. ئێمە پێمان گوتون کە دەبێت ئەوان لەگەڵ ئێمە قسە بکەن تا نزیکتر ببینەوە لە سەرکردایەتی کوردی و کوردستانی گرنگی دەبێت. ئێستا ئەوان ئێمە وای دەبینین ئەوان هەوڵ دەدەن دوور بکەونەوە لە ئێمە یاخود لەگەڵ نوێنەرانە ناڕاستانە مامەڵە بکەن. ئەوانە شەرچەندە هاوکاری ئێمەن، بەڵام ئەوان خۆیان ئەو جۆرە هێزانیان دروست کردووە. من نامەوێت کە یەکێک لە بری ئەوەی تر قسە بکات گەلی تورکمان پێویستە خۆی ئەوە بڵێت کە دەیەوێت وەک چۆن لە سەردەمی ڕژێمی سەدام پارتی کوردی دروستکرابوون لەلایەن سەدامەوە کە نوێنەرایەتی کوردیان دەکرد و بەڵام ئەوەش بە پێچەوانە بوو. پێم وایە دۆسیە و بابەتی فیدرالی ئێمە باوەڕێکی ڕەهەمان پێەیە لە وەکو سیستەم و پەیڕێوەی فەرمانڕەوایی، بەڵام دابەشکاری نەبێت بە شێوەیەک بێت کە تێیدا هەوڵ بدرێت دەسەڵات بە پارێزگەکان بدرێت یاخود دەستور دیاری بکات کە وەک چۆن دیاری کراوە هەرێم بوونیان هەبێت، واتە هەر لایەنێک بیەوێت هەرێم دروست بێت ئاساییە، بەڵام بە مەرجێک ئەو جۆرە هەرێمانە لەسەر بەرژەوەندی پێکاتەکانی تر نەبێت. ئێمە ئەوەی تێبینیمان کردووە لە سەرکردایەتی کورد ئەوەیە کە خواستەکانیان و ڕوانگەی سەرکردە کوردەکان لە ناوچەکانی خۆیان نییە بەتەنها، بەڵکو لەو ناوچانەشە کە بە ناوچەی کێشە لەسەر ناسێنراون. ئێمەش بەو شێوە نایبینین، ئێمە بە ناوچەی تورکمانی ڕەهادان ناسین، بۆیەش دەبینین کە ئێستا فراوانخوازی ناوچەکانی هەرێم هەیە. ئێمەش ئەومان باس کردووە لەگەڵ سەرکردە کوردستانەکان، ئێمەش پێمان وتون کە ئێمەش سیستەمێکمان هەیە، پرۆژەیەکمان هەیە کە دەتوانرێت لە داهاتوودا ئەگەر فیدرالی شیعی هەبێت یاخود سونی یاخود فیدرالی کوردی، ئێمەش فیدرالیی تورکمانیمان هەبێت، بەڵام نامانەوێت سنووری هەرێم لەسەر سنووری ئێمە کە یاخود ئەو خەڵکی ئەو خاکە ئیوان فراوان ببێت. من ناچمە سەر خاچێک کە تێیدا عەرەب ئەرشە ساڵحی با قسە لەسەر هەڵوێستەکانی پێشووی ئێوە نەکەین، با باسی ئێستا بکەین. ئێستا هەڵوێستی ئێوە چۆنە؟ کورد داوای ریفراندۆم دەکا بۆ هەرێمی کوردستان و دەخوازێ ناوچە کێشە لەسەرەکانیش بەشداری لەو ریفراندۆمە بکە. ئێستا ئیدارەی پارێزگای کەرکووک
ڕەزامەندی نیشان داوە کە ئەوانش بەشداری ڕیفراندۆمەکە بکەن. بۆچی ئێوە ریفراندۆم بۆ خەڵکی کوردستان ڕەت دەکەنەوە لەگەڵ ئەوە نین ریفراندۆم لە ناوچە کێشە لەسەرەکان بە تایبەت لە پارێزگای کەرکووک ئەنجام بدرێ؟ أولا لە دەستپێکدا هەموو گەلان ڕێگەیەکیان هەیە کە دانوێت بیری لێ دەکەنەوە بۆ داهاتوی خۆیان. هەروەها لە سەرکرداتی کوردی و کوردستانیەکانیش ئەوان دانەوێت ئەو خواستانی گەلی کورد بەدیبێنن. لە هەمان کاتیش نازانین تا ئێستاش ئایا ئەو ڕیفراندۆمە کە هەندێک لە هێزە سیاسەکان باسی دەکەن چییە؟ تا ئێستا ئێمە لەلایەنی خۆمان نازانین ئایا داواکاریەکانی ئەو ڕیفراندۆمە چی دەبن؟ ئایا ئەمە جودابوونەوەیە لە عێراق یاخود ئەمە دروستکردنی وڵاتێکی کوردیە لە تەک دەوڵەتی عێراقی؟ ئایا ڕیفراندۆم کەرکووک دەگرێتەوە واتە دەخرێتە سەر هەرێم؟ ئەو هەموو بابەتانە ڕوونن نەخێ ڕوونین تا ئێستا ئێمە نازانین. بەڵام پێدوانیە هۆکارەکە ینی هۆکارەکە بۆ ئێوە دەگەڕێتەوە بەڕێز ئەرشەر ساڵحی ئێوە دەستپێشخەری حزب و لایەنەکانی کوردی لە پارێزگای کەرکووکتان ڕەت کردەوە، ئەوان چەندان جار داوایان کردووە لەگەڵ ئێوە دابنیشن و بانگهێشتی ئێوەیان کردووە بەشداری لە پرۆسەی ڕیفراندۆم بکەن. ئێوە لە ناتانەوێ بەرنامە و پرۆگرامی هەرێمی کوردستان بزانن کە ئایا هەرێمی کوردستان هەنگاوەکانی داهاتووی لەسەر چه ئەساسێک دەبێت؟ أبدا أنا نەخێر من ئەوم پێ سەیرە بە بۆچوونی من ئەو قسە. بەڵام بەڕێز ئەرشەر ساڵحی ببوورێنی بۆی بە بەڵگە قسە بکەین. بەڵێ لە هەولێر بەڵێ بۆی بە بەڵگە قسە بکەین. ئێوە لە دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بایکۆتان کرد، ئامادەی دانیشتنەکە نەبوون. ئەو ڕۆژەی کە بڕیاردرا لەسەر بەرزکردنەوەی ئاڵای کوردستان لە دام و دەستگا فەرمیەکان لە کاتێکدا ینی ئەم ئاڵایی کوردستان سمبولی هێزی پێشمەرگە بوو کە وەکو دەزاندرێ نەوەک تورکمانەکان نەوەک کورد هەموو پێکاتەکانی لە مەترسیەکانی داعش دوورخستەوە. تمام. نحن نعلم ئێمە دەزانین کە عێراق پشت بە یەکێتی نیشتیمانی دەبەستێت، پێکەوەی نیشتیمانی و هەروەها دابەشکاری دەسەڵات لەو شێوەیە واتە کورد و عەرەب و شیعە و سوننە بەیەکەوە دەسەڵات لە دەسەڵاتدا هاوبەشن. هەروەها ئەوانیش عەرەب بۆ کورد لەسەر پۆستی سەرۆکاتی کۆمار ڕێکەوتون، واتە سەرۆک وەزیران شیعە بێت، سەرۆک سوننە بێت و سەرۆک پەرلەمانی سوننە بێت، سەرۆک کۆمارەکەش کورد. واتە ڕێکەوتنێکی نیشتیمانی بوو وەکو عێراق و هاوشێوەی لوبنانیش. واتە پێویستمان بە ڕێکەوتن هەیە. ئێمە لە کەرکووک لە زیاتر لە جارێک برامان مامجەلال باس لەوەی کرد کە لە پارێزگای کەرکووک نابێت لەلایەنی زۆرینەوە فەرمانڕەوایی بکرێت و پێویستە بڕیارەکان بە ڕێکەوتن بێن. بەڵام ئەو بڕیارە سیاسیەی مەترسیدارێکە درا لە کەرکووک کە تورکمان ناوچەکانی خۆیان دەست بەسەردا دەگرن و هەروەها ڕێگری دەکەن و لە دژی لایەنێکی تاکڕە و دۆستنەوە ئەمە لەلایەن هێزە سیاسە کوردەکان نەبووە، بەڵام لەلایەن پارێزگاری کەرکووک بووە. بۆیە
بۆیە ئەو بڕیاری کە دراوە لەلایەن لایەنێکی تاکلایەنە بووە لەلایەن یەک لایەنی سیاسی بووە نەک کورد هیچ ڕێکەوتنێکی نیشتیمانی نەبووە ئەو بڕیارێکی هەڵە بوو کە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک درا ئەو کێشەی نوێ کردەوە کە لە نێوان یاخود وا دەبیرە لە نێوان پێکاتەکان هەبێت سەرکردایەتی کورد وای کرد ئێمەی تورکمان کە بیر بکەینەوە لە بژاردەیەکی نوێ دوای ئەوەی کە بیستمان لایەنی کوردی نایەوێت کە مافەکانی تورکمان بپارێزن مافەکانمان بداتێ هەروەها بۆ ئەوەی ئەوشمان زانی کە ئەوان ڕێگری دەکەن لە ممارەسەکردنی مافەکانمان و هەروە مافە کەلتوریەکانمان لەلایەن حزبێکیشەوە کە حزبی یەکێتی نیشتیمان نییە تەنها لە ڕێگەی ئەو حزبەوە و ئەو پارێزگای ئەو بڕیارە درا کە نانهێشتووە هیچ پارچە زەویەک بۆ ئێمە یاخود بە خەڵکی ئەوێ بمێنێتەوە زۆربیان دەست بەسەرداگرتووە هەمووتان دەزانن کە ئێستا دەهاتی کەرکووکی نەوتی و بۆ کوێ دەچێت هەمووان دەزانن کە تورکمان هیچ نوێنەراتێکی وان نییە لە سەرکردایەتیەکان لە خۆجێی بنیا خود دەرەچی واتە هەمووی لە دەستی پارێزگار قۆرخ کراوە دەزانن کە هەندێک چەکداریش لە دەرەوەی کەرکووک هێنراون بەویستی خۆیان بە کەرکووکدا دەسوڕێنەوە و هەروەها گول لە باران و ترس بڵاو دەکرێنەوە لە ناو خەڵکی ئەمە دەزانین کە پارتێکی سیاسی تایبەت ڕێگەی بەسەردا خسووندە سەر پشت و پێشوازیان لێ دەکات و ئاسانکاران بۆ دەکات ئایا ئەو بارودۆخە بەرەو شوێمان دەبات ئایا بۆچی دەیانەوێت ئەو کێشەیە بنێنەوە لە کەرکووک و لەداخۆناوچەکانی تر ساڵحی ینی ئێوە بە سیستەمی ئیداری پارێزگای کەرکووک ڕازینین بە شێوازی ئیدارەی پارێزگای کەرکووک ئایا دەتانەوێت ینی چه ئیدارەی پارێزگای کەرکووک بکە پێتان باشترە حەشدی شعبی ئیدارەی پارێزگای کەرکووک بکە هێزێک لە بەغداوە بێ ئیدارەی پارێزگای کەرکووک بکە ما علاقة الحشد پەیوەندی حەشدی شعبی بە بەڕێوەبردننی کەرکووکەوە نییە ئەمە کێشەیەکی سیاسیە ئەوەی کە گەل دەیەوێت یاخود ئێمە دەمانەوێت کە هەزاران دەنگمان هێناوە مەبەستم لەوەیە لە مافی سیاسیە ئێمە وەک کە پاڵپشتێکی جەماوەری زۆرمان هەیە ئەو دەنگ و ڕێژە دەنگە زۆرەمان هێناوە مافی خۆمانە کە بەشداریمان هەبێت لە ئیدارەی کەرکووک نەک کەرکووک نامانەوێت لەلایەن پێکهاتەی سەربازیەوە بەڕێوە ببردرێن یاخود لەلایەنێکی دیاریکراوەوە پێویستە کە چارەسەرێک هەبێت چارەسەریش لای ئێمە پێشنیارمان کردووە لە کۆبوونەوەکاندا خوازیارین کە برایانمان لە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتە سیاسی کوردستانیەکان کە گوێ بگرن لە پرۆژەکانمان کە پرۆژەی دژ بە کورد نین پرۆژەی گشتگرن کە کورد و تورکمان و هەمووان کۆ دەکاتەوە لەسەر مێزی گفتوگۆ بۆ پرۆژەیەک و بەبێ ئەوەی کە لایەنێک مەترسی بخاتە سەر بەرژەوەندی لایەنەکەی تر ساڵی هەرچەندە ینی تورکمانەکان متتەفیق نین لەوەی کە بەرەی تورکمانی نوێنەرایەتی هەموو تورکمانەکان بکات چ لە پەرلەمانی کوردستان نمونە بهێنینەوە ئەمە دەردەچێ ڕاستیەکەی وە چ لە پەرلەمانی عراقیش بەرەی تورکمانی دوو نوێنەریان هەیە لە پەرلەمانی عراق پرسیاری من لێرەدا ئەوەیە ینی ئێوە لە کاتێکدا شاری کەرکووک بە تورکمانی دەزانن کە هەموو ناسنامە مێژوویەکان ئەوە دەسەلمێنێ کە شاری کەرکووک شارێکی کوردی کوردستانیە پێتان وانییە ئەمە ینی گرفتی هەرە گەورەی سیاسەتی بەرەی تورکمانیە کە لە واقعدا خۆی ینی بە شێوەیەک بە پێی بەڵگەکانی مێژووی بێ لە واقعدا خۆی دەدزێتەوە
کۆمەڵە سیاسەتێک پەیڕەو دەکا کە نە لە قازانجی تورکمانەکانە وەنە نە قازانجی پێکەوە ژیانی برایەتی نێوان کورد و تورکمانەکانە. يعني أنا أتعجب من سەیرم بەوە دێت أنا أتعجب من أنه تقولون بأن التركمان پێم سەیرێکە باس لەوە دەکرێت کە تورکمانەکان لە پەرلەمانی هەرێم و نحن لم نختاره ئێمە هەڵمان نەبژاردوون. ئێمە یەکێکمان لەوان هەڵبژاردووە کە نوێنەری بەرەی تورکمانی دەکات. چوارەکانی تر هەڵبژێردراون بەداخەوە لەلایەن خەڵکی کوردەوە. بۆیە چۆن دەبێت چۆن دەزانی زۆرە بەدەست بهێنێت بووە ینی خەڵکی کورد دەنگی بە تورکمان داوە پێ دوانیە ئەمە تۆمەتێکی گەورە بێ؟ فەرموو. من بە ڕوونی قسە دەکەم. فليذهبوا إلى صناديق بچینە سندوقەکان هەڵبژاردن و ببینین کە لە کوێوە دەنگ بەوان دراوە لە چ ناوچەیەک و لە بەغداش بە هەمان شێوە عەرەبەکان دەنگیان بە تورکمانەکان داوە کە ئێستا 7 پەرلەمانتاریشی ئەم مەسەب لە پەرلەمانی عێراق هەیە. بەڕێز ئەرشەد ساڵحی. لە کەرکووک ڕوونە کە دەنگەکان چۆنن، دەنگەکان دیارن ئاشکران، هەروەها عەرەبە دەنگەکانی خۆی دەبات بە پێچوانەوە. ئێمە گەلی خۆمان دەنگی پێداوین، ئەوانەی کە پاڵپشتیمان دەکەن هەموو بەڵگەکان لەلایەنەوە ئاشکران. بۆیە دڵنیات دەکەمەوە کە برایان لە هێزە کوردەکان مامەڵە لەگەڵ نوێنەر ڕاستەقینەکان بکەن. هەروەها ئێمە نوێنەراتی ئەوان دەکەین، بەڵام کاتێک کە لە ڕوانگەکانەوە ئێمە لەی جیاوازین پێویستە کاتم کەم ماوە. بەڕێز ئەرشەد ساڵحی ینی گفتوگۆکەمان قسەی زیاتر هەردەگرێ، بەڵام میوانێکی دیکەمان هەیە لە دەڤەری شنگال. بەڕێز ئەرشەد ساڵحی ئەگە بە کورتی وەڵام من بدەیتەوە، بەرەی تورکمانی ئایندەی خۆی لە نێوان هەولێر و بەغدا چۆن دەبینی؟ کامە لە هەڵدەبژێری بمانەوێ و نەمانەوێ، بخوازرێ نەخوازرێ، لەدایکبوونی دەوڵەتی کوردی وەکو چاودێران دەڵێن واقعە. ئێوە کامە بژاردە هەڵدەبژێرن، بەغدا یاخود هەولێر؟ ئێمە لە دەستپێکدا وەکو تورکمان لێر ناوچەکە دەژین و هەروەها لە هەرێمی کوردستان دەژین و لە پارێزگەکانی هەرێمی کوردستان دەژین. هەروەها نوێنەراتیان هەیە لە سولێمانی، لە هەولێر، هەروەها نوێنەراتیان هەیە لە حکوومەتەکەی بەڕێز نێچیروان بارزانی، وەزیرێکمان هەیە، هەروەها پێشووتر وەزیری زۆرمان هەبووە. تورکمان کەواتە لە هەرێم بوونیان هەیە. ئەوەی پەیوەندیشی بە کەرکووک و ناوچە تورکمانەکانەوە هەیە. ئەگەر بێت و کوردەکان درک بۆ بکەن کە ئەوە بسەپێنن کە دەیانەوێت لەسەر ناوچەکانمان، ئەمە بە پاڵپشتی خەڵکی خۆیان دەبێت. بەڵام ئێمە لە دژی ئەو جۆرە بابەتانیان ئەو بڕیارانەین لەسەر زەمین و لەسەر خاچی ئێمە بژاردەی ترمان هەیە، داواکارین کە سەرکردە کوردیەکان و سەرکردە کوردستانیەکان ئەو سیاسەتانە لەسەر ئێمە نەسەپێنن بۆ ئەوەی ئێمە نەکەوینە دۆخێکی نەهەموارە، هەروەها بارودۆخێکی ئاڵۆز دروست بێت.
من أن يكون للتركمان دور واتە دەبێت تورکمان ڕێگان پێ بدرێت ڕۆڵی خۆیان هەبێت لە فەرمانڕەوایکردن ناوچەکانیان. جارێکی تر دووبارەی دەکەمەوە کە زۆر باشە بەڕێز لەکتێگەشتدانستان ساڵحی پەیامەکەت گەیشت بەهۆی کەمی کات ناتوان درێژە بە گفتوگۆکەمان بدەین. بەڕێز ئەرشەد ساڵحی سەرۆکی بەرەی تورکمانی و ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر زۆر سوپاست دەکەین. ڕبورە بۆ کەمی کات نەمانتوانی درێژە بە گفتوگۆکەمان بدەین. بەڵێ بەڕێزانم ئێستاش دەچینە پشوێک و دواتر تەوەری دۆمی باسی ڕۆژ دەکەینەوە. جارێکی دیکە سڵاوتان لێبێت بینەران و بیسەرانی پرۆگرامی باسی ڕۆژ. تەوەری دۆمی باسی ڕۆژمان تایبەتە بە دۆخی ئێستای دەڤەری شینگال بە تایبەت حەشدی شعبی ئێستا لە سنووری دەڤەری شینگال بە تایبەت لە دووری 1 کیلۆمەتر تاواجودی خۆی دروست کردووە، بوونی خۆی دروست کردووە بۆ قسەکردن لەسەر دۆخی ئێستای دەڤەرەکە و مەترسیەکانی حەشدی شعبی بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شنگالەوە حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئەزیدی خان لەگەڵمانە. بەڕێز حەیدەر شەشۆ بەخێر بێن بۆ باسی ڕۆژ. دەمەوێت لە دەستپێکی پرۆگرامەکەدا داوای لێبوردون بکەم کە تۆزێک کاتمان لە جەنابتان برد. با بینە سەر ناوەڕۆکی بابەتەکەمان. ئێستا حەشدی شعبی بە دووری 1 کیلۆمەتر لە سنتەری شنگال دوورە. زۆر جار باس دەوە دەکرێت بوونی حەشدی شعبی مەترسیە بۆ سەر دەڤەری شنگال و تەنانەت بۆ ناوچەکە بە شێوەکی گشتی. ئێوە بە مەترسی دەزانن بوونی حەشدی شعبی؟ زۆر سپاس کاک کامیران ئێوار باش. بڕاستی ژیانی مەسەلا ڕزگارکردنا ئەردێ شنگارێ مایی گەلێکی پێویست بوو بەلێکە هەنکی تاخیرژی بوو. بەس مەتخواست گۆ ئەو ئۆپراسیۆنا گۆ دەست پێکردی بە تەنسیق و هەماهەنگیت ناوبینە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە مەرکەزیدا یا حەشدی شعبیدا هەبە. بەلێ هەکە هەنێکی بلەزین کەدا مەودوعی گۆ ئۆپراسیۆنی دەست پێ کرد بێگۆ ئەو تفاقی نەقەبینە هەردوو تەرەفێت ڕئیسی هەبێ بەلکی هەنێکی ئێشکالیات دروست کرد. بەس دوو زانی نێتما کە گەهشتنە تفاقی کێ و ئینشاءالله ڕۆژێت پێشدا وێ لە شنگارێژیدا هەروەهانگێ پێشمەرگە و هێزا پاراستنە ئەزیدخانی ملەتێ خەڵکێمەی شنگارێدا وێ پشداری ئۆپراسیۆنە ڕزگارکردنا مەناتقێتماییە شنگارێ ببێ. ئەبراسیژی ئەو مەترسیە گۆ ئەمت بێژێن وەکە گۆ ئەعلامت بێژێ مەبخوا ئەو مەترسی مەسەلا حەشدی شعبی نینە. لەبەر گۆ حەشدی شعبیژی ئەوە ئەو خەڵکی گۆچێ بوو لە ناو حەشدی شعبیدا جێگرتی گۆ بسەدا و بە هەزارە قوربانی لەسەر ئەردی عێراقیدایە دژی منەظەماتی ئەرهابی و تایبەت دژی تەنظیما داعش. لەبەر بێ نامەترسیمانینە بەسم هێویدارن گۆ پشتی ڕزگارکردنا مەناتقێدما بە شکلکی فەرمی ئەو مەناتق بێنە بکەوێتە بندەستی ئێزدیەدا و پشتەوانی ئەوان هەبێ و خەڵکی شنگاری بۆ کارەبەن پشتی ڕزگارکردنی بپارێزن. باشە بەڕێز حەیدەر شەشۆ تۆ لە مەترسیەکان کەم دەکەیەوە، بەڵام فەرماندەکانی دیکەی هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی زانیاریەکانی ئێمە ینی بوونی حەشدی شعبی بەبێ ڕێکەوتنی پێشوەختە بە مەترسی دەزانن و لە کاتێکیشدا باسدەوە دەکرێت حەشدی شعبی لە ڕێگەی فڕۆکەی چاودێریەوە چاودێری هێزەکانی پێشمەرگەی کوردستان دەکا. چەکیان چۆنە، هێزیان چۆنە، بوونیان لە چێیە؟ ینی بەڕاست ئەوانە شتی نۆرماڵن، شتی ئاسایین کە پێویست ناکە مەترسی هەبێت لەسەر ئەو هێزە؟ وڵا جارکە دیترێت خوازم گۆ بێژم و دووبارە بکەم بڕاستی مەبخۆ ینی من وەگۆ شەخص وەگۆ حەیدەر شەشۆ کە بەرپرسی هێزا پاراستنە ئەزیدخانی من ئەو مەترسی نابینم لەبەرگۆ لە کەرکووک و هەتانکی گۆدگەهیە شنگارێ لە هەمە دەڤەرەڤە حەشدی شعبی و هەروەها قواتێت عراقی و قواتێت پێشمەرگە پێک بە دیفاع لە ئەردی عراقی کریە و پێک بە ئەردی عراقی ڕزگار کریە هەگەل لە مووسل و هەگەل لە کەرکووک و هەگەل لە منتەقە سەلاحەدین. لەبەر وێناژی ئێمە هیچ مەترسی نابینم و ئینشاءالله ئەو مەترسی نینەژی ینی هەکە هەدەفە هەمچکە ئەو بێگۆ ئەردی عراقی و تایبەت جێکی وەکە شنگاری پشتی گۆ ئەو
ئیبادەش خەڵکی وێ ناڕەهاتی هەکە هەدەفاوان ئەو بێگۆ ئەردی شنگار بێتە ڕزگارکردن و ئەردی عراقی دیترێ مایی بێگۆ نەکۆکی نەقەبینە هەردوو تەرەفا دەچێ بێ و ئەتماعی وان تەرەفا ئەو بەنگ و کیژە سەیتەرێ سەر منتەقەی بکە ئێمە لەبەر وێنادا ئەس هیچ مەترسی نابینم لەبەرگۆ ڕێکەوتن وێت نەقەبینە هەردوو تەرەفادا هەبێ هەکە حکوومەتە هەرێما کوردستانی و هەکە حکوومەتە بەغدادا بەری دو ڕۆژە وەختێ گۆ ئەعلان کردی گوتی ئێمە گەهشتنە قەناعەتێکێ گۆ ئەوە تفاقیکێ گۆ پشتی چەند ڕۆژی دەترێ ئۆپراسیۆن دەست پێ بکە و پێشمەرگە و هێزا پاراستنە ئەزیت خان و هەمە خەڵکێمە دەبەرە شنگارێدا وێ پێشداری ئۆپراسیۆنێ بێ هەکە مەترسی یەک مەترسیمە هەیە هەکە ئەو ناجارکە دیترێ اتفاقی نەقەبینە هەردوو تەرەفێت ڕئیسی کە حکوومەتە هەرێما کوردستانی و حکوومەتە بەغدا لەسەر منتەقەکە وەکە منتەقا شنگار نەبێ و جارکە دیترێ شنگار ببێ قوربانی وەکە گۆ لە 2003 و هەتانێکی سێی هەژی کە شنگار و خەدەماتی شنگار و مافی خەڵکی شنگاری بوو قوربانیە نەکۆکیە هەردوو تەرەفادا ئەس هێویدارم گۆ وێ دەربێ هەدەفە حشد الشعبی و قواتێت عراقی ئەو بێگۆ مەناتقێت ئێزدیا بێتە ڕزگارکردن و دوای ئەو ناتەسلیمی قواتێت شنگاری بکە و خەڵکی شنگاری و ئەو قواتێک گۆ سەر ئەردی شنگارێ جیتگرێت گۆ کاربن بپارێزن باش بەڕێز حەیدەر شەشۆ با ئێمە لێک تێک بگەین تۆ باس لەوە دەکەی ئەرزی عێراق بازدادەڤەری شنگال دەکەی وەکو خاچی عێراق لە کاتێکدا من لە دواوەی تۆ لە پشتەوەی تۆ ئاڵای کوردستان و ئاڵای هێزی ئێزیدخان دەبینم تۆ باز لە ئەرزی عێراق دەکەی بەڵام کوردستانیان دەڵێن ئەمە خاکی کوردستانە خاکی عێراق نییە چ گرنگتیەکێ لە لای بەڕێز حەیدەر شەشۆ ئەمڕۆ حەشدی شەعبی لە شنگالە سبەینێ ئامادەیە ئەو ناوچەیە جێبهێڵی بۆ ئێزەکانی پێشمەرگەی کوردستان ئەوە جەمیع الأحوالکە کامیران ینی مەسەلەکە سیاسیە بەری گۆ ببێ مەسەلەکە عسکەری ینی ئەو نەکۆکیە گۆ نەقەبینە حکوومەتە هەرێما کوردستانی و هەروەهانکە حکوومەتە بەغدادا مەسەلی سیاسیە ئەم هێویدارن گۆ ڕێکە سیاسەتی ڕا گۆ بێتە چارەسەرکردن لەبەر گۆ بڕاستیت ڕێکە عسکەری ڕا گۆ کیژانژێ گۆ فەرد ببێت سەر منتەقێ و فەرد ببێت سەر خەڵکی منتەقێ و حمایەتە منتەقێدا ئەوە بچ شێوە بێ نایتە قبولکردن لەبەر لە دوو کارێک گۆ نەهاتێتەکردن و ئەردێک گۆتێتە ڕزگارکردن دوای ڕزگارکردنێ وەگو مەسکل ئەرد وەک گۆژێرت بێژن تەسلیمی خەڵکێ منتەقێت کەن گۆ ئەو کارەبن حمایەتە خۆ بکەن و بپارێزن بەلێ پشتەبانیە ئەوان جیهاتێت مسەیترە المنتەقێدا هەکە مناطقێت کوردستانی بن بەلێ حکوومەتە هەرێما کوردستانی و هەکە مناطقێت ئێگۆ ئیرۆل بن کۆنترۆلە حکوومەتە عراقی دەبن حکوومەتە عراقی هەیە حەشد شعبی ڕاستی ژیانی ئەم هێویدارن گۆ هەمە قیادا کوردستانی بشێوەکی درست و بتر بە ئەهمیەت بە هەموو مناطقی کوردستانی ئێگۆ گرێدای سەرمادا 140 بتر کار بکەن ینی ئەوە لە ساڵە 2003دا ینی تایبەت پشتی 2005 و وەختێک گۆ دەستوری عراقی هاتی دامەزراندن و مادەکە دەستوری بنابێ مادە 140 کە حقوقیوان دەڤەرێت کوردستانی خانقین و هەتا شنگارێ هاتیە خوارن هەکە لە لای حکوومەتە مرکزی و هەر نفس الوەقت جی ئەو احتمام و ئەهمیەت لە لای حکوومەتە هەرێما کوردستانێژی وان دەبەرە وەکە مناطقێت کوردستانیە دیترێژی نەهاتیە دانێن ئەم هێویدارن گۆ بریارە حکوومەتە هەرێما کوردستانی جوان نەوچێت کوردستانی ڕە ئەو بێگۆ هەمە مناطقێت کوردستانی ببنە پارێزگاه وەگو هەمە پارێزگایت کوردستانی وەگۆ دەبەرا شنگارێ وەگۆ ساهلنەینەوە و هەروەکە خانقین و جەلەولا و هەمە مناطقی دیترێت کوردستانی باش لەبەر هەکە مناطقێت کوردستانی هەتانێکی گۆ ریفراندۆم نەبێ هەتانێکی گۆ حکوومەتە هەرێما کوردستانی ڕایە ملەتی کوردستانی و پەرلەمانی کوردستانی بریارە سەرخۆبوونا کوردستانی و دەولەتە کوردستانی نەدا ئەس بێژم هەرێما کوردستانێژی و هەروەهانکێ دەڤەری گرێدای ئەمادا 140 بەژی هەمیشی وەگۆ بەشێکش ئەردی باش هەرچەندە زۆربەی قسەکانت بۆ حکوومەتی هەرێمی کوردستانە لە کاتێکدا پێم وایە هێزەکەی ئێوەش ئێستا بۆتە بەشێک لە وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمیش بە ئاشکرا دەڵێ ئێمە پارێزگایەکی تازە و شارێکی تازە بۆ شنگالیان دروست دەکەین و قەرەبووی زیانەکانیان دەکەینەوە با بینەوە سەر پرسە گرنگەکەی خۆمان بوونی حەشدی شعبیە لە کاتێکدا بەرپرسانی هەرێمی کوردستان دەڵێن هاتنی حەشدی شعبی
لە ناکاو بووە بەبێ ڕەزامەندی بەبێ ڕێککەوتن بووە پرسیارەکی من لێرەدا ئەوەیە چێ حەشدی شعبی هێنایە تەڵقەسب و تەلبەنات یعنی بە چه ڕێگایەک هاتن؟ ئەوە کا کامیران ینی ئێمە ئەم حەکە ئەم بێژن بدعوی خەڵکی منتەقی هاتیە نە بدعوی خەڵکی منتەقی و نەسەر داوا خەڵکی منتەقی هاتیە لەبەرگو ئەوە ئەبا تقریبان 3 مانگی وان دەرباز بوون نەقەبینە سنگەری گۆ پێشمەرگە تێدا ئەو ساترێ گۆ پێشمەرگە تێدا و حشد شعبی مسافەت داوانە بەلکی 100 متر 200 متر نینە لە دەبەرە ئەم شبابیت بەر و تلەحفەر اشترفی دیوژی وقتی گو هاتن و بریار هات دانی از بیشم او بریار بی گول حکومت مرکزی وگره و بریار حشد الشعبی و هيئة حشد الشعبی جبر خو نکاری بگو بریاری بده که تحرکه لسر ارض شنگاری و هر وهان کی قیروان و بعاج بتکرین به موافقات الحکومت مرکزی وگو دیار بو یعنی که اتفاقی که بود نقابین حکومت هریما کردستانی یا وزارت پیشمرگه و حکومت وزارت برابانی عراقی كجيش عراقي بكبي بمنطقة دا بيجو أو لزي بكبي في أوبراسيون دا وحشد الشعبي بيك طرفي بتني دا حكومتها بغداد يعني وجو وزارة الدفاع جيش عراقي بيراني يا وجو بيشمركة مشارك نكرين البان روجل درباز بويدا بل جار كديبة قرمت بيجم بري دروجا هاتي بلاف كردن لسر راقاندن وسر همه قناة التلفزيوني ك اتفاقی که نقابین حکومت هریما کردستانی و هیئة حشد الشعبی او هک حکومت عراقی ده چی بویا گو دبرت شنگاری بین رزگار کردن و پیشمرگه پیشدار ببن و او قوات گول شنگاری ده پیشداری به اپراسیون ببن دیتنا مدا یعنی او بریارا گو حشد دابه هک هدف او بریاری او به اوان مناطق همی بین رزگار کردن بحکم گو قوات گو ولابی پیشاری من ندا و برس هیدر شو او قوات گو کاربی اردی رزگار بقبل کنا چه حشدی شعبی هێناوەتە دەڤەری شنگال نازانم هەندێک زانیاری هەیە هەندێک سەرچاوە هەیە کە هێزەکانی سەر بە یەپەژا لەوێوە هاوکار کامیران دەوێ گۆ ئەم بێ پرسیارێ بکەن کە کامیران زۆر بەڵێ فەرموو زۆر سپاس کا کامیران دەبێ گۆ ئەم بێ پرسیارێ بکەن بەڵێ ئەو هەیە حشد الشعبی ئەو حشد الشعبی وەختی هاتی رخية القصب وتلبنات أو هل معقولة جو بأمر حكومتها مركزي هاتبه هل معقولة جو مثلا كبري نهان كاتفاقية نقابينا وزارة بيشمركة وحكومة عراقي ده لسر مناطق كردستاني ده أكيد اتفاقية كذهبوا يجو مناطق كردستاني لسر دست بيشمركة بيترزقار كرن دبيجو أم في برسياري بكن كا أو كساني جو اف بریار دایی هک تحالف دولی به و هک حکومت مرکزی به و هک کی طرف دیتری به گو هتان کی حشد الشعبي بحرك بيجو تنسيق النقابين وان وزارة بيشمركة ذهبي بجميع الأحوال أف بريار نبريار خلق الشنقارة وحشد الشعبي السر بريار وداخوازية خلق الشنقار تحركناك لبرقو هكا سر داخوازية خلق الشنقاري با 2 سال وأبا 2 سال ونيف و 2 سال ونيف بتر أرض الشنقاري ندمال بن كنترولا داعش دا وما هر وقت دعوة كر لحكومة مركزي لا هيئة حشد الشعبي دا وهم أطراف جو دشي داعش وجو دفاع الأرض عراقي كان وأرض كردستان كان ما دعوة كر جو مناطق ما بين الرزقار كرن بحكم يجو منطقة شنقار احتمالش هم مناطق عراقي يجو بتر زرار داي وملتي يزيديش هم ملتي عراقي بتر زرار دا احتمال بكشتننا بس بكرين وفروتن ومتاجرة جو بخلق شنقاري هاتي كرين وبوي اخسير دستي واندا وهتان هان كجيب هزار دستي واندانا داخواز يا ما او بو جو ريكوتن هبد نقابينا هم طرفت عسكري دا وهر وهان كي سياسي دا جو چاوا كاربن ارض شنقاري رزقار بكن وجو هم ارض عراقي وهر وهان كي چاوا كاربن اوان داكو خوشكو زاروكي ما يقول هزار دستي واندا ماين بين آزاد كرنو ناف خلقي خوبا قرن بيجا إما نطرفنا جو دعوة كرنو نصر دعوة ما أبرو هيئة حشد الشعبي بيجو تنسيق نقابينا وان وقوات بيشمركة هي جو هاتنا وان دفرد شنقاري يا جندد إزيد يا جو بين رزقار كرن بجميع الأحوال وقت يجو أو مناطق بين رزقار كرن ديسة دوبارة كم هكا هدفها وان أو بي جو مناطق الشنقاري رزقار بكن وهكا لسر دعوة إزدية ولسر دعوة خلقي إزدي جو دعوة حشد الشعبي كربي جو مناطق إزدية بين رزقار كرن وتسليمي خلقي منطقي بكن جو
پاش بە ڕۆژێ ئەوێنە بپارێزن و حمایەتاوینا بکەن ئێمە دەستخۆشی لێ دەکەن. باشە بەڕێز حەیدەر شەشۆ تۆ یعنی لە قسەکانت وا دەبینم تەنیا ئەوەی دوژمنی کورد و ئێزیدیەکان بێت داعشە، بەڵام زۆر کەس پێی وایە یعنی زۆر کەس جیاوازی لە نێوان حەشدی شعبی و داعش ناکات. دەگوترێ داعش ئێستا بەرەو نەمان دەڕوە، بەڵام لە داهاتوودا مەترسی گەورە حەشدی شعبیە لەبەرەوەی حەشدی شعبی خاوەنی کۆمەڵێک ئایدۆلۆژی دینیە، یعنی ئەگەری زۆر هەیە ببێتە مەترسی لەسەر پێکاتەکان بە تایبەت مەسلەی ینی پێکاتەی ئێزدی. ئێوە بۆچی ینی تێڕوانینتان بۆ حەشدی شعبی بە شێوەیە کە وەک بڵێ هێزێکی عراقیە پارێزگاری لە پێکاتەی ئێزیدیەکان دەکات، بۆچی ئەوەندە دڵنیان؟ کا کامیران ئێمە بڕاستیژیمە ئەو مەترسی دووبارەت کە بچ مەسەلا حەشد شعبی نینە، هەکە حەشد شعبی لە دوف دەستور و لە دوف قانونێ کار بکە و هەدەفە حەشد شعبی ئەو بێگۆ دژی داعش و دژی هەر فکری تطرفێ بکە. ئێمە دەستخۆشیە لێ دەکەن، ئێمەمە ئەو مەترسی نینە، بەس مەترسیەمە ئەوە گۆ ئەو فکرێ گۆ بێژن فکرێکی متشدد یا ئەو فکرێ گۆ کەسانی دیترێ قبول نەکە، مەترسیەمە شوان فکرە هەیە و شوان کەسێت بەرپرس المەرجعیات دینیدا یا سوان هەکە سنی بێ هەکە شیعی بێ لەبەرگۆ بەری چەند ڕۆژە بڕاستیژی مەترسی هاتە دروستکردن کە برێز موسەوی بەرپرس وەقف شیعی کە دەبێژێ مەسیحیەکان ینی دەبێ گۆ بێنە کوشتنی ئەو جزیە بدەن ئەو بسلمان ببن یا هەکەس بە ئێزدی جەمیع الأحوال ئێمە جزیە ژیژمان ناگرێ. ئێمە مەترسیش فکر هەیە، ئەم هێویدارن گۆ قانون و دەستوری عراقی و حکوومەتە عراقی کارە بێ گۆ قەدای سەروی فکرێت تەطرفێ بکە، هەکە ئەو فکرێت تەطرف سبە حکوومەت بکاربینێ بەلێ مەترسی هەیە و هەکە هەر طرفی سیاسیژی بکاربینێ مەترسیە هەمە ئەقلیاتی دینی العراقیدا هەیە. ئەم هێویدارن گۆ دەستور و قانون مەشرای خو بسنی الحکوومەتە عراقیدا وما في الدولة العراقية بلي وما في يك ملتي إيش ملتي عراقي نيتا خوارن وأم همشي وقو مواطنة كردستاني وقو مواطنة عراقي بين قبول كرن هكا مسيحي وهكا يزيدي وهكا هم أقليات ديتري وقو أبرو العراقي دجي وقو هم ملتي عراقي بجينو ما في خوها بيقول بأردي دا كأردي وانا وكا هم ملتي عراقي باش دوا برسارم بو كوتاي دهينم أقر بكورتي ولا من بديتوا ديارا يعني سنوورێک بۆ هێزی پێشمەرگە دانراوە هەرچەندە ئەمە خاچی کوردستانە ئەمە لە چوارچەوەی دەوڵەتی عراقە بەڵام هێزی پێشمەرگە تاوەکو ئێستا لە خانە سوور ناتوانێت جم و جۆڵ بکەوە دەبینین حەشدی شابیش لەم لایە دەیەوێت سنوورێک دروست بکات بۆ هێزی پێشمەرگە. پرسیارەکەی من لێرەدا ئەوەیە ئێوە وەک بەشێک لە هێزی پێشمەرگەی کوردستان ینی بۆ ئایندا چۆن دەڕوانە دۆخەکە؟ ئایا هاتنی حەشدی شعبی ئیتر دۆخەکە بەرەو ئالۆزی زیاتر دەبە یاخود نا؟ هەکە هەدەفاوان ئەو بێ گۆ تەقسیمە ئەردێشنگارێ بێ و حدودت نەقەبینە مجەمعاتێت ما ئێگۆ قبلەتی چای شنگارێدا و هەروەهانێکێ ناحیا سنوونێ هەبێ و شنگارێدا هەبێ هەدەف ئەو بێ گۆ ئەردێ شنگاری و ئەردێ ئێزدیا بێتە تەقسیمکردن بەلێ مەترسی هەیە. وەکا گۆ نهانێکێ کە خلافێت سیاسی نەقەبینە ئەتە ئیشارەت پێداکە کامیران کە خلافەتێت نەقەبینە پەکەکەی و پارتیدا و کە ئەبرۆ حدودێک یاز بێژم هاتیە دانی نەقەبینە خانە سۆرێ و نەقەبینە مەجەمعاتێ دەترێت ئێزدیادا گەلوە دەبێ گۆ خەڵکێ شنگارل دیتنە مە دەبێ پرسیارێش هەمە جیهاتێت سیاسی بکە هەکەی عراقی بێ هەکەی کوردستانی بێ سەبەبە چی ئەف تەقسیم سەر ئەردێ شنگارێ بێ سەبەبە چی گۆ ئەفرێ کەوتن نەقەبینە حکوومەتە بەغدا و حەشدی شعبی و کوردستانێدا نەبێ الدەبەرانی دیترێدا احتمال هەبێ بەس چمە لەسەر ئەردێ شنگارێدا نەبێ سەبەبە چی گۆ ئەفرۆ ئەو پرۆبلێمێ گۆ هەی ناینە چارە سەرکردن ڕێیا گفتوگۆ دە نەقەبینە پەکەکێدا و هەروەهانکێت نەقەبینە پارتی دیموکراتی کوردستان و حکوومەتە کوردستانێدا ئەم vê daxwaziyê hemû terefat ken got erdê şingarê piştî vê îbadaş milletê şingarê rehatî got erdê şingarê neyte teqsîm کەواتە بەرز حەیدەر شەشۆ دیارە ئەو هەموو پرسیارێکە جەنابتان کردان وڵامەکەی یعنی وڵامی زەحمەتە هەم لە ناوەخۆ هەم لە دەرەوە کۆمەڵێک
پرسی گەورە هەردەگرێت بەڕێز حەیدەر شەشۆ فەرماندەی هێزی پاراستنی ئێزیدی خان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شنگالەوە لەگەڵمان بووی زۆر سوپاست دەکەین. زۆر سپاسکە کامیران داوی ئەکە چەند تانی هەبان بیدارم گۆ ملەتێ شنگارێ و هەروانکە هەمە ملەتێ مای ئێزدید کێ دەبەرێ بێ قبول نەکەن گۆ ئەردەوی بێتە تەقسیمکردن قبول نەکەن گۆ هەر یەکیل دەبەرکێدا گۆ ئەردەوی ناپەرچە بکە هێوی دارن گۆ دەستێوان یەک بێ شنگار وەگۆ باژارێکی کوردستانی حکوومەتە کوردستانی بوو چاوی لێ بنێرێ بوو چاوی ملەتی ئێزدی بنێرێ وەگۆ ملەتی کوردستانی زۆر سپاس کا کامیران سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز سپاس کە ئێوەش کاتی خۆتان بێمە.